لەبارەی گەنج و جێگە و پێگەی لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دیاری محەممەد مەجید هەمزە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی گفتوگۆ دەکەم. کاک دیاری زۆر بەخێر بێت. پێم بڵێ گەنج لە کوێی کارنامە و پلانی پارتی دیموکراتی کوردستانە بە تایبەت لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. دیارە ئەگەر سەیری پارتی دیموکراتی کوردستان بکەین و پێکهاتەی ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان بکەین دەردەکەوێت کە ڕۆڵی گەنج و پێگەی گەنج و گرنگی گەنج لە ناو پارتی دیموکراتی کوردستان چەند گرنگە و چەند گرنگی پێدەدرێت. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پاڵپشت و پشتیوانی گەنجان و لاوانی وڵاتەکەی بووە تاوەکو بتوانێت لە ڕێی گەنج و توانای گەنجەوە خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکە، هەم لە ئۆرگانی حزبی هەم لە دامەزراوە حکوومیەکان. سەر لە شێواندن و چەواشەکردنی گەنجان لەلایەن هەندێک لایەنەوە بەمەبەست بێ بێمەبەست تا چەند کاریگەری هەبووە لەسەر گەنجان لەوەی کۆچ بکەن ئەم وڵاتە بەجێبهێڵن بە دوای کار نەگەڕێن لێرە؟ تەمان ئەو بێمتمانەیە کە لە ڕابردوو لایەن هەندێک لە بانگەشەی هەڵبژاردنەکان لە ڕابردوو لە 4 ساڵی ئایندا ڕابردوو بە تایبەت باز لە هەلی کار ئەکرا بۆ گەنجان، ئەوەی بینیمان لە 4 ساڵی ڕابردوو نەک هەلی گەنجان دەسە بەرنەکرا بکرا ئەو گەنجانەی لەسەر کاریش بوون لابران و بە تایبەت لە سلێمانی بەهۆی مۆنۆپۆلکردنی کۆمپانیا و ئازاردانی کۆمپانیاکان ئەو گەنجانەی لەسەر کاریش بوون لابران. بۆیە ئەمە نەتوانراوەکو پێویست بەڵێنەکان بەرنەسەر گەنج بێهیوا بوو و گەنج وای لێ هات کە بڕوای بە بەڵێنەکان نەما و کار کرا بۆ ئەوەی کە دژایەتیکردنی ئەو لایەنانەش بکرێت کە کار بۆ گەنجەکەن و ئینتیمای نیشتیمانی بۆ گەنج نەما. گەنج وای لێ هات وڵاتی خۆشنەوێ، لە خۆشنەویستنی وڵات گەنجان ڕوو لە شوێنی مەرگکەن بۆ دەرەوەی وڵات کە ئەوەی هەشیان بۆ ئەو سەرمایی کە پەزەششانەوەیە ڕووبکەنە مەرگ و بەرە وڵاتێک بڕۆن کە لەو وڵاتە ئەو بەهەشتەی ئەوان دەیبینن بۆیان دەستە بەر ناکرێت. بۆیە ناومێدکردنی گەنج بە سیاسەتە و ئەو توانانەی گەنج کە هەیەە چیە لەوەی کە گەنجان ناومێدکردنەوە ئەمە وای کردووە نەمانی ئینتیمای نیشتیمانی بووە و وایان کردووە کە گەنج ئینتیمای بۆ خاک بۆ وڵات بۆ پێشمەرگە بۆ حکوومەت بۆ ڕەمزە دیارەکانی ئەم وڵاتە نەبێنێ. ئەمە هۆکار بووە کە گەنجی تووڕە کردووە، گەنجی ناومێد کردووە و کار کراوە بۆ ئەوەی کە هێزی کار لەم وڵاتە دوور بخرێتەوە و ببێتە هۆی دژایەتیکردنێکی ئەم کیانە و پەخستنی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دژایەتیکردنی ئەم حکوومەتە. باشە، مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دەڵێت کە ئێمە لە ماوەی ڕابردوودا 200,000 هەلی کارمان بۆ گەنجان ڕەخساندووە و ئەمەش تەواو نییە، کۆتایی نییە، زۆر شتی دیکەمەوە. وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو کاندیدانی پارتی لە سلێمانی دەتانەوێت چی بۆ گەنجان بکەن؟ دەتوانن چیان بۆ بکەن ئەگەر متمانەتان پێ ببەخشن؟ طبعاً بە سەبارەت بۆ وتەی جەنابی کاک مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتیمان ئەوانە بەڵێنێکن کە لە ڕابردوو چ بەڵێنێک درابێ بە گەنجان و بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵ بڵێن خەڵکی هەرێمی کوردستان ئەم چین و توێژانە بەڵێنەکانیان بە کردەیی بینیوە. بۆیە ئەم بەڵێنەی ئێستای جێگری سەرۆکی حکوومەتی جێگری سەرۆکی پارتیمان بەڵێنێکە کە کردداری لەگەڵدایە و ئەو بەرنامەوکاری کە بۆ بانگەشەی هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان لە چوارچێوەی ئەو بەرنمەیەدا کار لەسەر هەلی کاری کردووە و هەوڵی داوە بەرنمەکانی بۆ گەنج چڕتر بکاتەوە و خزمەتی زیاتری گەنجان بکە لە وڵات بۆ ئەوەی هێز و توانا و ئەو بیرۆکانی گەنج هەیەی لە وڵات جێبەجێ بکە و وڵات لەسەر دەستی گەنج بەرەو پێش بڕوە و بتوانێت گەنجەکانمان لە هەر یەک لە ئەو جێگایانی کە پێویستن ڕۆڵ ببینن ڕۆڵی پێویستیان پێ بدرێ. دەستخۆش بە هیوای سەرکەوتن دیاری محەممەد مەجید هەمزە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی.